بەشەر بەرزترین بوونەوەری خلقەت دەبێ وەکو جانەوەرانی وەحشی بۆ پاراستنی جانی خۆی هەموو کات خەریکی شەڕ و کێشە بێت. فێری شەڕکردن ببێ چونکو لە حکوومەتی ملهوڕاندا بەهێزتر چەند ڕۆژێ زیاتر دەژیت. بڕیار وایە ئێمە خۆمان بۆ نمایش لە بەرابەری ئیمپراتۆردا ئامادە بکەین، نە لە یەکتر بدەن، نە یەکتر بریندار بکەن، ئارامتر شەڕ بکەن. برە پێشە دای دای ئەوانە بۆ کوێ دەبن؟ کوڕەکانیان بۆ شەڕی گلادیاتۆرەکان و پچووکانیشان بۆ قەفەسی شێرەکان نمایشێکی جوان دەبێ. هەڵبەت دەزانن کە ئیمپراتور تەفریحی دەوێ خاتوونی من. لعنەت لەم ئیمپراتورە. یانی ئێمە دەبێ دانیشین و شایەتی کوشتاری تێکڕایی هاوئاینەکانمان بین؟ ئەویش تا ئەم ڕادەیە بەربڵاو زۆر؟ ئەمڕۆ بۆ ئەم کارە چوبینی لای دیۆکلێتیانوس. لە کامدا بڕیارمان کرد کە کاریان بەسەر و مەسیحیانەوە کە خەریکی تامیری شەقامەکان و مابەدەکانن نەبێ. هەرەمە؟ ئەی باقی مەسیحیەکان چی؟ نابێ ئاگامان لەوان بێت؟ ئێمە وەڕۆ لە خزمەتی دیۆکلێتیانوسدا بووین و لەگەڵ جۆلیوشیش لەسەر ئەم بابەتە قسەمان کرد. بابەت لە هەر تکمان دڕدونگە. بەڵێ تەنیا دمەقڕەیەکی تر دیۆکلێتیانوس سەبارەت بە خوداپەرستی و پەیوەندی ئێمە لەگەڵ مەسیحیەکان دڵنیا دەکات. ئەوە ئەمە هەرە شتەیەکە جولیوس بەدوای ئەودا. ئەگەر ئیزن بدەن من دەچمە لای دیۆکلێتیانوس. لە ئاکامدا ئەگەریش بکوژرێم باشتر لەم بار و دۆخەیە. دەبێ بزانین بە مردن گرفتێک چارەسەر دەبێ یانە. ئەوە ئاخرین کات و دەرفەتە کە دەتوانین کەڵکی لێ وەرگرین. دەنا ئێمە زیانمان کردو. ببورن خاوەنشکۆ. وا نەزانن کە بەم هەموو مەسیحیەوە بتوانین حکوومەتی دیۆکلێتیانوس سەرەو نەخۆم بکەین؟ گرفتی سەرەکی دیۆکلێتیانوس نییە، باڵکە ئیمپراتورە. دەی ئیمپراتور ئێوە خۆ دەتوانن؟ بۆچی ئیمپراتور؟ بۆچی ئیمپراتور ناکوژین؟ گیرەم کە و ئەومان کوشت. ڕۆم خۆیش دەرەجەی خۆیەتی. حکوومەتی ڕۆمی ژەگەر بگۆڕدرێ فایدەی نییە. تا کاتێکە لە زەینی ئەم خەڵکەدا ئیمپراتور خودایەوە خوداکان پارێزەری دەسەڵاتی ئیمپراتورن، هەزار ئیمپراتوری ژەگەر لە ناو بچن ئەم خەڵکە ئیمپراتورێکی دیکە هەڵدەبژێرن. تازە چۆن بزانین کە مردنی ئیمپراتور نابێتە هۆی مردنی ژمارەیەکی زۆر لە هاو ئاینەکانی خۆمان؟ نانە ڕووخانی ڕۆم ئیدی کاری ئێمە نییە. دەی ئێمە چی بکەین؟ مەگەر چاریام کارە بێدەنگی و ڕاوەستانە؟ نا، بێدەنگی و ڕاوەستان چارەی کار نییە. من بە دوای ڕێگە چارەیەکدام کە لە پێشدا بتوانێ بیر و باوەڕی ئەم خەڵکە دروست بکات. ئەوسا ئیمپراتۆر بۆ خۆی لەناو دەچێ.
ئەمەش کە کارێکی نەکراوە. نا بێگومان ڕێگایەک هەیە، بەڵام ئەو ڕێگایە چییە؟ دەبێت لە خودای گەورە یارمەتی وەرگرین. دەبێت تا دۆزینەوەی ڕێگاچارەیەکی باش سەبرکەین و خۆمان بپارێزین. شەو باش خاتون. شەو باش. شەو خۆش خاتون هێلێن. شەو باش. لە ئێوەم دەوێت لەم ماوەدا باش بیر بکەنەوە، ڕەنگە ڕێگاچارەیەکی باش بدۆزینەوە. مەسیحیەکان یەکجار تووشی گیر و گرفت هاتوون. باش. سبەینێ ئێوە دەبینم، تا سبەینێ. دەبێ ئەم خەڵکە وریاکەینەوە. ئەوان دەبێ بزانن خوداکانی بەردی و بێگیان شیاوی پەرستن نین. دەبێ بزانن کە خودای ئەوان زیندوو و توانایە. ئەوان دەبێ بزانن کە ئیمپراتۆریش مرۆڤێکە وەکو ئەوان. ئەمە هی نەزانینی خەڵکە کە ئیمپراتۆری خۆیان لە زەویدا بە خوددا دەزانن. خەڵک ئەگەر لە بێدەسەڵاتی ئیمپراتۆر ئاگادار بن، بێگومان بە دوای خودای تاقانەدا دەگەڕێن و ئەو دەناسن. خودایە، چۆن ئەم خەڵکە ئاگاکەمەوە؟ چۆن؟ دوێشەو خاوەن شکۆ خەویان لە خۆیان حرام کرد. کەی کاتی خەوتنە، خۆزگەت دەمتوانی بخەوم. گەلووس؟ بەڵێ. ئەسپەکەم بۆ زین کە دەمەوێ بڕۆمە شکەوت. جلو بەرگوشم شێریش؟ هەرێ. بەسەر چاو خاوەن شکۆ. تۆزێکیش پێخۆر. بەڵێ. دیسانیش بۆ عیبادەت دەچیە و جێگەیە؟ ئێمە نابێ بزانین عیبادەتگای ئێوە لەکوێیە؟ کەوفێری چییە؟ هەر لەم نزیکانەیە. بەر لە هاتنی ئیمپراتۆر دەبێت لە دەرگانەی خوددا ڕێگاچارەیەک داوا بکەم. ئەگەر دیۆکلێتیانوس ئێوەی بان کرد چی بڵێم؟
بڵێ بۆ سەردانی ڕایەتەکان چووەتە دەوروبەری شار. خاوەنشکۆ فەرموون. سپاس. کوڕەکەم لە نەبوونی مندا ئەگەر لە دایکت بێ بەشە. باش. خداحافیز. 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 خوات لەگەڵ بێ. ئاگاتان لە خۆتان بێت خاوەنشکۆ. لەم هەلو مەرجە پڕمەترسیەدا پێویست بوو بڕوات؟ نازانم.